دەچینە کەرکووک لەوێ بڕوا ئەزعات ڕۆژنامەوان لەگەڵمان دەبێ زانیاریمان دەداتێت لەسەر ئامادەکاریەکان بۆ دەنگدانی تایبەت و هەم بۆ دەنگدانی گشتیش بڕوا سلااوت لێبێ بەیانیت باش پێمان بڵێ لە کەرکووک چه ئامادەکاریە کراوە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بۆ دەنگدانی تایبەت هەم بۆ دەنگدانی گشتی. سڵاوتان لەبێ جارێکی دیکە وەکو بەڕێزشت لە سەرەتادا ئاماژەت پێ کرد زیاتر یان بڵێن ماوەی 17 ساڵە هەڵبژارنی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق ئەنجام نەدراوە بە تایبەتش لە کەرکووکە بە ناوچەیەکی هەستیار دادەنرێت لە سەراسەری عێراق وتوانم بڵم متە ئاسێک لە ڕۆژهڵاتی ناوەڕاستیشدا بۆ دەنگدانی ئەم جارە زیاد 11 لیست ڕکابەری بەدەستێنانی زۆرترین دەنگی هاوڵاتیانی کەرکووکەکەن و لە ناو ئەوەشدا 5 لیستی کوردی هەن کە ئەمە جێگەی داخ و نیگەرانی خەڵکی کەرکووکە کە ئامانجیان ئەوە بوو و هیوای ئەویان نەخواست کە کورد بە یەکلیسی و یەکڕیزی بەشداری هەڵبژاردننی ئەم جارە بکات دیارە لەو 5 لیستەدا هەر یەک لە لیستی کەرکووک هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە پەدەکە پارتی سۆسیالیست مەشغەڵان کە ئیسلامی سیاسی بەڕێوەیە بن و هەروەها نەوەی نوێش بەشدارە زۆربەی لیستەکان باسی کاندید بەشداریان کردووە ئەوەی ئەم جارەکە شانسی داوە بە کورد لە ناو لیستە کوردیەکان جیاواز لە لیستە کوردیەکان عەرەب و تورکمانش بە پەرتەوازەی بەشداری هەڵبژاردننی ئەم جارەیان کردووە ئەمە ئاماژەی پێ بکەم کە بڕیارە 16 ئەم مانگە دەنگدانی تایبەت دەست پێ بکە و 18 ئەم مانگەش دەنگدانی گشتی لەسەر جەم شارەجێ و شارۆچکەکانی سەر بە کەرکووک دەست پێ بکات دیارە بڕوا 16 مانگ یاخود 17 مانگ دەنگدانی تایبەت دەست پێکە ببوو دیارە ئێمە جارێکی دیکە پەیوەندیمان کرەوە بە کۆمسیۆنی هەڵبژاردنەکانەوە بۆ دڵنیابوونەوە لە کاتەکانی دەنگدان 16 مانگ دەنگدانی تایبەتە واتە سبەینە 18 مانگ بەڵێ گۆڕانکاری بەسەر زانیارەکاندا هاتووە پێشتر پێم وابێ ئەوەی کە کۆمسیۆن بڵاوی کردبووە ئەگەر هەڵە نەبوو گۆڕانکاری بەسەردا هاتووە باشە دیارە وەکو دەزانرێک زیاتر ینی ئەتوانم بڵم نزیکەی 1.5 ملیۆن دەنگدەر هەیە لە کەرکووک و ئەمەوێ ئەوەش بخەمە ڕوو لە ڕابردوودا ئەنجومەنی پارێزگای کەرکووک بریتی بوو لە 41 کورسی بەڵام بۆ ئەم جارە ژمارەی کورسیەکان کەم کراونەتەوە بۆ 16 کورسیەکەش بۆ سریانی و ئاشووریەکانە واتە ڕکابەریەکە زیاتر لەسەر 15 کورسیە و لە ڕابردوودا کورد لە کۆی 41 کورسی خاوەنی 26 کورسی بووە و تورکمان خاوەنی 9 کورسی بووە و عەرەب کەمینەی کەرکووک بووە لە هەڵبژاردننی 17 ساڵ پێش ئێستا دەخاوەنی تەنها 6 کورسی بوونا ئەمە ئاماژە بۆ کەم بەهۆی ئەوی کە تەنها 2 ساڵ پێپەڕ بوو بەسەر ڕوخانی ڕژێمی بەعزدا عەرەبی سنە بایکۆتی دەنگدانیان کرد و ئامادە نەبوون بەشداری هەڵبژاردن بکەن ئەمەش بە زیان لەیەکی ئەدەنەوە بۆ خۆیان لە ئێستادا هەموو هێزی خۆیان بەکارێناو بە پشتیوانی دەوڵەتی داگیرکەری کرد تا پشتیوانی لە عەرەبی سنە و پەدەکە و لە ئیسلامی سیاسی ئەکا لە ناو کەرکووک بۆ ئەوەی ڕێژەی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە کەم بکات باشە بڕوا چەند بنکە ئامادەیە بۆ ئەوەی سبەینێ دەنگدانی تایبەتی تیا بەڕێوە بچێ و ژمارەیەکی زۆر نزیکەی 27,000 ئاوارە و هێزی تایبەتیش لە سنووری سلێمانی دەنگ دەدەن ئەوانە دەگەڕێنەوە بۆ کەرکووک یاخود هەر لە سنووری سلێمانی و چەمچەماڵ و ئەوانە بنکیان بۆ کراوەتەوە تا لەوێت دەنگ بدەن بەڵێ وەکو ئەزانرێت نزیکەی 49 بنکەی دەنگدان لە ناو هەرێمی کوردستان بۆ ئاوارەکانی خواروی عێراق بەگشتی هەیە کراوەتەوە هیتر بۆ بە تایبەتش ئاوارەکانی مووسڵ پێسەر نەگەڕاونەتەوە زێدی خۆیان بەڵام باوەڕ نەکەم ئاوارەی کەرکووک لە شوێنانەدا هەبن
ئەوەی ئەمەوێ ئاماژەی پێ بکەم لەناو زانیاریەکاندا من ئێستا لە بەردەستمە ئەمەوێ بە تەواوی بۆ ئێوە بۆ بەڕێستانی بخەمە ڕوو بەڵێ لەم هەڵبژاردنەدا کە بڕیارە ڕژدەی ئەم مانگە دەنگدانی گشتی بەڕێوە بچێت 318 ناوەندی دەنگدان ئامادە کراون 1890 کابینەی دەنگدان لە خۆگرێ هەروەها 26 ناوەندیش بۆ دەنگدانی تایبەت ئامادە کراون کە 135 کابینەی دەنگدان لە خۆگرێ و هەروەها 5432 کامێرەی چاودێریش لە نێو بنکەکان لە خۆگرێ. باشە بڕوە ئەم هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق ئەوەندەی بۆ کەرکووک گرنگە خۆ بۆ ناوچەکانی دیکەش گرنگە بۆ نمونە خانەقین ئیتر تا بڕوە بۆچی ئەوەندە فۆکس خراوەتە سەر کەرکووک لەم هەڵبژاردنەدا هۆکارەکەی چییە؟ بۆ ئەوەندە هەندێک جار هەستەکەی کە خانەقین و دەوروبەری پەراوێز خراوە بێگومان ئەو لە کەرکووکە هەم شەڕی نەتەوایەتیەکە ئەتوانین بڵێن قورسەوە شەڕی مەذهەبیەتەش لە ناو کەرکووکە قورستر بووە چونکە لە ئێستادا یعنی ئەمە ئەوە ئاماژە بۆش بکەم 175 کارتەکانی دەنگدان وەرگیراونەتەوە ئەمە یەکەم جارە ڕوو بدات ئەو ڕێژەیە دەنگدەر ئامادە بن بۆ دەنگدان بە ژۆری وەرگرتنەوەی کارتەکانی دەنگدان هەڵبەت کارت وەرگرتنەوەی کارتەکان هەتا ڕۆژی یەکشەمەش لە ناوەندی سەرەکی کۆمسیۆن بەردەوامە بێت ینی لە ناو کەرکووکە شەڕی بۆ نمونە داگیرکەرانی کوردستان هێدش بە کورد یعنی ئێمە ئەمە بە تەواوی ڕوون بکەینەوە کە ئەیانەوێت بە تەواوی ئەو شارە لە کورددا ببڕن و بڵێن کورد کەمینەیە یاخود ئامانجیانە بڵێن هەر نییە بەڵام خۆشبەختانە لە زۆربەی هەڵبژاردنەکان لە کورد توانیوەتی زۆربەی کورسیەکانی پارێزگای کەرکووک مسۆگەر بکات سەر ڕای ئەو تعریبانی کە بە درێژایی 100 ساڵ بەسەر کەرکووکدا بەڕێوە چووە کە پێشووتر هەر یەک لە کەلار و کفری و چەمچەماڵ سەر بە کەرکووک بوونە ئەمانە لە کەرکووکیاندا بڕێوە بە درێژایی مێژوو و ناوچە عەرەبیەکانیان بۆ سەر کەرکووک زیاد کردووە بۆ ئەوەی بڵێن ڕێژەی عەرەب زیادە بەو شێوەیەش ڕێژەی عەرەب و تورکمان بە هەردووکانەوە نەگەیشتوەتە ئاستی نیوەی کورد. باشە بڕوە وەکو خۆت ئاماژەت پێدا هەر لە سەرەتای قسەکانی و بۆ هەمووشمان ڕوون و ئاشکرایەکەم هەڵبژاردنێکی زۆر چارەن و سازە بەنسبەت گەلی کوردەوانە. دەمەوێت وەکو ڕۆژنامەنووسێک پێم بڵێ کە ئەوەندەی ئەم ماوەیە کارت کردو و چوویتەتە ناو خەڵکەوە بەقەدەر ئەوەی کە هەڵبژاردنەکان پێ گرنگە و چارە نووسازە دەنگی ناڕازیش هەیە لە ناو کەرکووکدا. ئەمە هیچ کاریگەری نابێت لەسەر کەمبوونەوەی ڕێژەی دەنگدان لە ناو کەرکووکە یاخود کەمی کورسی کورد دەنگی ناڕەزایەتی لە ناو کەرکووکە هەیە بە حکمی ئەوەی ڕۆژە خزمەت گوزاریەکان لە ئاتیشی زۆر خراپدابوونە لە کەرکووک بەڵام هەمیشە قسەکان و چاودێرانی سیاسیش هەمیشە بۆ جۆرە کەوچارقاراتە کردووە کە ئەمە دەنگ بە لیستە زۆرینە و گەورەکان دەچوو بە پێیاسای پارتی بۆ ئەو دەنگانی نەتوانە ڕێژەی کورسی بەدەست بێنن ئەسوودێن و هیچ و دیکان لێ وەرناگیرێن بۆی لە سەرەتاشەوە یەخت لەسەرەوە کرایەوە کە هەموو پارتە کوردستانیەکانی کەرکووک بە یەک لیست بەشداری هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکان بکەن بێگومان دەنگە ڕازایەتیەکان زۆر زۆرن بەڵام ئێستا یعنی هەموو چالاکوانەکان لەسەرە واکن ئەڵێن با لە ئێستادا دەنگی ناڕەزایەتیمان بەلاوە بێ بەڵکو شەڕی ئێمە شەڕی نەتەوایەتیە و شەڕی پێکهاتەییمانە لەکەن. باشە سیاسەت شڕۆڤەی ئەگەرەکانەکە وەکو ڕۆژنامەنووسێک ئەوەندەی ئەم فترێ زانیاریت کۆ کرد بێتەوە زۆرتر قسە لەسەر ئەوە بۆ کە دەنگ بەکێ بدرێ لە ناو کەرکووکدا بە کام هێزولایەن بەڵێ بێگومان لە ئێستادا زۆرینەی ڕێژەی ئەمدەری کورد بۆ هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە و لە دوای تۆ بە گەورەترین لیستە نەوەی نوێ و دواتر
ئیسلامی سیاسی و لە خواری هەمویانەوە پەدەکە لە مەڵبژاردنەدا بە ڕێژەی کەمترین تەنکە بێنن و هەیان بێ پەدەکەێت ڕۆژ بە ڕۆژ ئاستی لایەنگر و ئەندام و کادیرەکانیان ڕێژەکانیان دێتە خوارەوە بەشانی لەناو سەسولیسم و هاوپەیمانەکانی دیکەیاگەن تەنانەت دوو کاندیدیشیان دوو بەربژێریشان کە ئامادە بوون بۆ ئەوەی بچنە ئەنجومەنی پارێزگا یەکێکیان ژمارە دوو بوو و دەستبەرداری کاندیدبوون و بەربژێرەکەی خۆی بوو بەشاری ناو ڕێزەکانی یەکێتیشمانی کوردستانیانەکەم. دنیاک سوپاس ڕۆژنامەوان بڕوا ئازاد بێگومان سبێنە لەگەڵ بەڕێوەچوونی پرۆسەی دەنگدانی تایبەت لە کەرکک و دەوروبەری لەگەڵ دێینەوە جارێکی دیکە بۆ سبێنە ڕووماڵێکی تایبەتمانە بە هەر لەبارەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراقەوە. دنیاک سوپاس بۆ بەشداریکردنت بۆ زانیاریەکانت ڕۆژێکی خۆشت هەبێت. هەر بژین مازوو دەبن ببێنن.